شەوی حەوتی ئەم مانگە سێ شۆفێری ئۆتۆمبیلی بار هەڵگر کە هێلکەیان بار کردبوو لە سنووری گوندەکانی بناری گلی ناحی قادرکەرەم لەلایەن چەکدارانی نەناسراوە ڕفێندران. تا ئامادەکردنی ئەم راپۆرتش چارەنووسیان نادیارە. پەیام بە شێوەیەکی مەیدانی سەردانی ناوچەی بێسەر و شوێنکردنی شۆفێرەکانی کرد. دانیشتوانی گوندەکانی سنوورەکە بۆ پەیام دەدوێن و دەڵێن ئەوانەی ئاڵۆزی و نائارامی لە ناوچەکەمان دەنێنەوە خەڵکی دەرەوەی سنوورەکەن کا بە شێوەی باند کار دەکەن و زۆر کات خۆیان لەسەروی یاسا و هێزانامنیەکانەوە دەبیننەوە. مەترسیشیان بۆ سەر ژیانی شۆفێری بار هەڵگر و تانکەرەکان دروست کردووە، بە تایبەتی لە شەواندا. داواکاریشن لایەنە پەیوەندیدارەکان ئەمنیەتی ناوچەکەیان بپارێزن. ئەمە لەم وڵاتەی ئێمە پیاو لەم هەدە 15 ئاوایە پیاوخراوی تیان نییە. گشتی کاسبە و خەڵک ئیش و کار خۆیەتی و ئەوەی بۆ دوای دزی و جەردەی و ڕێگیری بکەوێت لەم وڵاتەی ئێمان نییە. بەزێکێکی شتێ مەسەلەن لە چەمچەماڵەوەیەکێتێ لە کەلارۆیەکێتێ لە سلێمانیەکێتێ لە هەولێرۆ ڕێ لە تەنکەرێگری یاڕ لە سیارەیەگرێ مستحین ئەوە خەڵک ئەم وڵاتە نییە. مەسەلەن قافڵەیە کەیشتێ قافڵەیە تەنکەتی ڕیان لێگرن لەبەر مەسلحەت خۆیان ئەوە دژایەتی شەریکەی ئەم شەریکەی کۆرمەرەتانێ و بۆ پارەیە و ئەم مەسوولەکەگەرەی بکەوێت دەست خۆی و ئەو مەسوولەکەگەرەی بکەوێت دەست خۆی. بەڕاستی ئەو کەسانی کە ڕێگری لە ئەم تانکەرانە ئەکەن یان ڕێگری لە سیارەکانی هێلکە ئەکەن ئەمانە هەر کەسی مەسئولەکان خۆیانن، چونکە ئەو هێلکانی کە لێرە ئۆڕا بە قاچاخڕە بە سنووری حکومەتا تێپەڕ نابێ، بە قاچاخا تێپەڕەبێ، ئەم سنوورە حکومەتی لێ نییە، بەم سنوورە تێپەڕەبێ هەر مەسئولەکان خۆیان لەبەر بەرژەوەندی یەکتری سایەخکان ڕوتەکەن و یان تەقەیان لێکن هەر لەبەر ئەو بەرژەوەندیانەیە. بەڵێ 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 لەسەروی دەسەڵات و حکوومەت شۆشتی واکەن بە ئاشکراشێکن. بە جۆرەی زانیاریەکان کە دەست پەیام کەوتون دوو لەو شۆفێرانە عەرەبن و دانیشتووی شارۆچکەی شەرگاتی پارێزگای تکریتن. شۆفێرێکی دیکەشیان کوردە و دانیشتووی شاری هەولێرە. لای خۆیەوە بەڕێوەبەری ناحیەی قادرکەرەم دەڵێت چەندین جار ئەو شۆفێرانەیان لە مەترسی ڕێگاکە ئاگادار کردووەتەوە و پێیان ڕاگەیاندون شەوان بەو ڕێگایەدا هاتوچۆوە نەکەن. هەر لەو چوارچێوەیەدا بەڕێوەبەری پۆلیسی چەمچەماڵ بە پەیامی ڕاگەیاند لێکۆڵینەوەیان لە ڕووداوەکە دەست پێ کردووە و پەڕاوی لێکۆڵینەوەی بۆ کراوەتەوە، بەڵام تا ئێستا هیچ کەسێکیان لەسەر ئەو ڕووداوە دەستگیر نەکردووە. بەو پێی تۆمەتبارەکان نەناسراون. ڕوونیشی کردەوە کە سوکاری دوو شۆفێرە عەرەبەکە سکاڵایان تۆمار کردووە، بەڵام کە سوکاری شۆفێرە کوردەکە تا ئێستا سکاڵایان لەسەر هیچ کەسێک تۆمار نەکردووە. بارهەڵگرەکان کە بەم ڕێگەیەدا هاتوچۆ دەکەن هێلکە لە ئێران و تورکیا هاوردە دەکەن و بە قاچاق لە ڕێگاکانی سنووری ناحیەی قادرکەرەمەوە دەیگەن ناشارەکانی ناوڕاست و خواروی عێراق. باوتەی دانیشتوانی ناوچەکەش زۆر کات شۆفێری ئەو بارهەڵگرانە پارە و سەرانە بە چەند باندێکی چەکداری ناوچەکە دەدەن لە بەرامبەر پاراستنی سەر و ماڵیان. بەو پێی لەو ناوچەیەدا کەمترین بازگە و هێزی سەربازی حکومی لێیە. لە بەرامبەر ئەو باندانش کە بارهەڵگرەکان دەپارێزن چەندین باند و گروپی چەکداری مەترسیدار لە سنوورەکە هەن کە هەڕەشەیان بۆ سەر ژیانی شۆفێران و هاوڵاتیان دروست کردووە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام گوندی تازەشار لە سنووری ناحیەی قادرکەرەم.